سلامێ بینەرانی بەڕێز و خۆشەویست سڵاوی خوای گەورەتان لێبێ خۆم بە خۆشحاڵ و بەختەوەرە زانم لە ڕۆژی جلی کوردیدا بە دیداریەوەی عزیز و خۆشەویست شاد دەمەوە و بەرز و شکۆدار و پیرۆز بێ ئەم ڕۆژە لە تەواوی کوردزمانان و پۆشەرانی جلی کوردی لەم بەرنامەیەدا باز لە گرنگی و تایبەتمەندیەکانی جلی کوردی دەکەین کە لە دێر زەمانەوە وەکو یەکێک لە شوناس و نازنامەکانی هێڵەرەوە و پاراستنی کورد و تاکی کورد ڕۆڵێکی گرنگ و بەرچاوی هەبووە و هەمیشە میلەتی کورد و ژنان و پیاوانی کورد بە شانازیەوە لە جلوبەرگی کوردیان ڕوانیوە. مامۆستا ئەحمەدی کاکە مەحموود بە ڕەحمەت بێ لە یەکێک لە کتێبەکانی ئاماژە بەوە دەکات دەڵێ عەقیدە و بیر و باوەڕم وایە کەوا ئەو جلوبەرگەی کە لە قورئان و فەرمودەکانی پێغەمبەری خوادا صلی الله علیه وسلم پێناسە وەسفیمان بۆ کراوە کە تومد جلوبەرگی ڕەسەنی کوردیە هەم بۆ ژنان و هەم پیاوان چونکە هەموو مەرجە شەرعیەکانی تێدا ڕەچاو کراوە. ئەمە یەکێکی دیکەیە لەو شانازیانە بۆ ئێمە کەوا جلوبەرگی کوردی تا ئێستش گرنگی و ئەهمیەتێکی زۆری لای تاکی کورد ماوە و هێشتۆتەوە. ئێمە لەم بەرنامەیەدا باز لە گرنگی جلی کوردیەکەین و بەتایبەت لە ڕابردوودا لای ژنانی کورد و جیاوازی جلی کوردی لە ئێستەمان و لە ڕابردووماندا بەشداریکردنی ژنانێک لە کۆڕی سیاسی و ڕۆشنبیری و هونەری بە جلوبەرگی کوردیەوە وەکو عادیلە خانم و حەبسە خانمی نەقیب و دەیەهای دیکە چ ڕۆڵ و گرنگیەکی داوە بە جلی کوردیمان. هەروەها زاڵبوونی ئایدۆلۆژیا هەم ئایدۆلۆژیایەکی ئیسلامی کە تێکەڵەیە بە سەلەفیەت و وەهابیەت هەم ئایدۆلۆژیایەکی مارکسی و چەپ یا مۆدەگەرایی چه کاریگەریەکی هەبووە لە پەراوێز خستن و وەلانانی جلی ڕەسەنی کوردەواریمان هەروەها جیهانگەرایی و عەولەمەش چ ڕۆڵێکی خراپتری گێڕاولەوەی کە ئێمە لەژێر کاریگەری زنجیرە دراماکان و مۆدەپەرستی و فاشیۆن و زۆر شتی دیکە جلوبەرگی ڕەسەنی باو باپیر و دایک و نەنکەکانمان وەلا بنین و باوەش بکەینەوە بۆ جلوبەرگێکی مۆدەی ئەوروپی یا تورکی یا هەر وڵاتێکی دیکە. بۆ مەبەستا میوانداری زۆر بەڕێز خات و کەتان خادمی چیرۆک نووس و شاعیرم کردەوە پێکەوە باز لە گرنگی جلوبەرگی کوردیەکەن. کەتان خانم زۆر بەخێر بۆ سپاس بۆ ئامادەبوون. سەرتا پێم خۆشە پێناسەیەکی یا ئەو قاڵبەی کە جلی کوردی تێدایە پێناسەی جەنابتان بۆ جلی کوردی چییە؟ بەڵێ ئەگەر پێناسەیە کەر کۆی جلی کوردی بریتە بە هەموو چنرا و دوورایەک ئەوترێت کە جەستەی مرۆڤی پێ بشارێتەوە پێچێت زۆر کەس پێی وایە کە ئەم مێژووی ئەم پۆشا بگەڕێتەوە بۆ ئەو گەڵایەی کە لە کاتی خۆیدا ئادەم و حەوا لە خۆیانیان دەپێچن یعنی لەو کاتەوە مرۆڤ ئیشی لەسەرەوە کردووە جەستەی خۆی بشارێتەوە بە هەر شێوازێکە بێ ئەوەی کە کارەکاتە سەر جۆری جلوبەرگ یعنی جیاوازی لە جلوبەرگەکانە دروستەکە بریتە لە ئاین لە نەتەوە لە کەش و هەوای ئەو شوێنە کە کاریگەری هەیە لەسەر مۆدێلی جلوبەرگەکەەوە کولتوریش بۆ خۆی کولتوری هەر میلەتەوە و تایبەتمەندی خۆی هەیە لەسەر شێوازی جلوبەرگ. ئەوەش کە ئێوەش ئاماژەتان پێەیە کە بڵاوبوونەوەی پیشەسازی ینی تۆ ئەم پیشەسازیە لە وڵاتەکانە با بڵێن جلوبەرگ دروست ئەکرێ ئەمانە یەک پۆشیەکی لە هەموو عالەما دروست کردووە بۆ نمونە ئێستا ئێمە کابۆ جلێکی بۆ بە جلوبەرگێکی عالەمی ینی کابۆ تۆ لەم سەری دنیا بۆ ئەو سەری دنیا هەموو کەسێک بەکاری ئێنێت بەڵام زۆرە گەوانەی کە خەمخۆرن کە مشورن کە خەمی کولتوری خۆیانە کە ینی خەم هەستیان کرد کە وردە وردە لە هەموو وڵاتەکە نەک با بڵێن لەوانە کە دڵسۆزن لە ناوگەلی کوردیشا ئێمەمان لە یاد نەچێت کەسانێکی زۆر بەتەمەن هەن کەسانێکی ئەکادیمی هەن کەسانێکی شارەزا هەن تا ئەم دەقەیە لە خەمی کولتوری و مانەوەی کولتوری جلی کوردیان بە هەموو شێوەیەک لە وڵاتان ئیشیان لەسەرەوە کرەگەر وا بڕوات وردە وردە کللتوری جلە کوردیەکەیان لە ناوەچێ بەو شێوازە چونکە جلەکەی تر گورجوگۆڵە بۆ ئیشکردن مرۆڤ ئەم سەردەمەش زۆرمان و ڕاکات سواری پازە بێدا بەزێ بە ئەم تۆ گەرسەیەکی بە ئەم جلە کانی پێشوو هەمووی بە ئەم ینی قورسێکیان تیا بۆ ئینسان من ئەگەر زیاتر ئەمڕۆ باز لە جلی کوردی ژنانەکەم نە هەر هینە ینی بۆ ئیش و کار ئاسان نییە لەبەرکردنی چەند پارچەیەک پێکاتوە ئەمانە تۆ کابوویەک لەبەرەکە فەقێک لەگەڵ عەزیەکی فشا کچێکی ئەوروپی ینی ئەمەیان بۆی ئاسانترە کە ئیشەکەی پێوە بکە بۆی ئەوان نەزانی لەسەرچی کولتوری خۆیان هێشتەوە لەسەر کاری شانۆ کاری دراما ئێستا من نەزانم کچی لادەی میسری چ جلێک لەبەرەکە لە ڕێی دراماوە فێر بووی تۆ زانی لادەیەکی تورکی چ جلێک لەبەرەکە زین لادەیەکی ئێرانی چ جلوبەرگێک لەبەرەکە مامووی لە ڕێگای دراماکانەوە ئەو کولتوری خۆی
عرض کردووە بۆ هەموو دنیا کە ئەمە کولتورەکەی منە بەڵێ لەو لاشەوە فلیمێگەکە کچەکەمان تۆی لەبەرایە و یان ئەوی تر تەنورەی لەبەرایە بەس ئەو لەم لاشەوە وردە وردە ئیش لەسەرەوە کە ئەو درامایە مێژوویانە هەم مێژوەکەی خۆی ئەناسێنێ بە خەڵک بەڵام بەداخەوە ئێمە وەکو میلەتی کورد تا ئێستا یعنی هەبووە زۆر بەکەمی ئیشمان من چەند جار وتومە کێت با من سیناریۆیەکی بۆ بنووسم لەسەر حەفسەخانی نەقیب هەموو ئەو خشوانە هەموو ئەو جلوبەرگانە تۆ توانی لەم درامایەدا هەم ژنێک بە خەڵگە ناسێنی هەم مێژوویەکی کولتوری جلی و کردی خۆشە بە خەڵگە ناسێنی بۆیە لەو یەکەم شت کە ئەوەی کە ئەوان ئیشیان لەسەر کردووە ئەوە بووە کە ئەو جلەی خۆیان لە ڕێی هونەرە و بیاڵنەوە ئەوشمان لەبیر نەچێت جلی کوردی هەمان ئەرکی ئاڵا بینێت یعنی ئێستا تۆ سێری کیمیا بالضبط لە ئاڵاش زیاترە ئێستا تۆ عومەر خاوەر بێن ئەگەر کابۆیەکی لەبەرا بوایە لەو ڕووداوەیە لەو ئیشە ئایا ئەو عومەر خاوەرە بوو کە ئێستا ئەوەنە سەرنجی هەموو عالەم ڕابکێشێ بەو جامانەیە و بۆ جلە کوردیە و بەو کڵاشەوە زۆر جیاوازە بەتابەت لە ڕووداوەکانە بۆ نمونە ئێمە لە ئەنفالا بەچی ئەزانرا کورد ئەنفال کراوە کاکەن جلی کوردی ژنانەیان لە شوێنان دۆزیەوە ئەمە ناسنامەی تۆی دەرخست خۆگەر من هەر جلێکی وەکو جلی عەرەبێکم لە بەرا بواە کەس یعنی بەو شێوازە دەنگی نەئایەوە هەبوو بۆ جلی کوردی بە هەمان شێوە کاری ئاڵا کات بۆیە زۆرێک لە سیاست مەداران زۆر کەسی دیکەی دڵسۆسەیە کاچێتە وڵاتان زۆر ئیش لەسەرەوەکەن کە بەجلە کوردیەکەەوە دەرکەون بۆەوەی وەکو ئاڵایەک وەکو کەسێک خۆی دەرخات لە کوردکردنەوەی جلی کوردی یان بوونە تەنها بەکارهێنانی جلی کوردی لە بۆنە و لە جەژن و لە بۆنەتەوەییەکانە یان بوونە لە شایی و زەماوەند و تازیە و شتەکانە ئەمە جۆرێک لە زوڵم و ستەم نیە بەرامبەر بە جلی کوردی ئاخدا ئەگەر ئەوەش نەمێنێ خۆی تر کاڕازی ترەوەیە بەربکرێت جلی کوردی تەنها بێت لە ڕۆژێکە لەبەر بکرێت لە ساڵێکا دوو سێ جاریان بوونە زۆر خۆشە بەردەوام با ژنی کورد بەتابەت لە ڕۆژەڵات ئایبینین کە ژنی کورد هەمیشە جلی کوردی لەبەرایە و ڕەنگ و ڕۆنەقێکی جوان بەم ئافرەتەدا بەستمەوەیە ئەمە زوڵم نییە ئێمە کە تەنها لە ساڵێکا تەنها ڕۆژێک و دوو ڕۆژ بۆ جلی کوردی دابنین گەر ئێوە کاتتان هەبێ ئێمە بێ بگەڕێنەوە بۆ مێژووی ئەوەی کە جلی کوردی لەناو ئێمە لەکەیەوە نەما بۆ نمونە گەر بینە سەر ساڵانی بیستەکان لە بیستەکانە جلی کوردی جلی ئیش و کار و ئیشی با بڵێن ژن بەو جلەوە چوو بۆکانی بەو جلەوە هەموو ئیشێکی بۆ جلە کوردیەوە بوو یعنی بەدیلی نەبوو جلی کوردی بەو جلەوە نانی ئەکرد بەو جلەوە شای و زەماوەندی ئەکرد بەس تەنها بۆ نمونە جیاوازیە کە بۆ ئەم جلەی هی شایی بووە ئەم جلەی هی پرسە بووە ئەم جلەی یعنی هەتا ژنی وا هەبووە من بە دوواداچوونێک ژنی وا بۆ یەک کراسی هەبووە یعنی یود لەکانی شتێتی و شتێکین کردو تا وشک بۆتەوە یعنی ئێمە کورد بە کۆمەڵێک ناڕەحەتی و لایەنی ئابووریا تێپەڕیوە لە ساڵانی بیستەکانە جلی کوردی بەو شێوازە بێت تا وردە وردە مەکتەبی کچانەکرێتەوە ئەمە جلی مۆدەیەتە ناو ئێمە چونکە بۆ جلە کوردیەوە دەوام ناکرێت وردە وردە تۆ ئێستا مناڵەکە و چی لەبەرەکەی دوای ئەو لەسەر ئەو جلە ڕایەت جلی مۆدەیەتە ناو خەڵکەوە بەتایبەت با بڵێن ئینگلیز دەستێکی تایبەتی هەبێ لەوەیە ئەم جلانە بەس کچە گەنجەکان لەبەریەکەن لە ساڵانی با بڵێن بیستەکانە تا وردە وردە چیەتە ناو خەڵک ماکسیەت ئەو ئاسانترە ژنان زۆر بەکاریهێنن دوای ئەوەی کە کاریگەری هەیە لەسەر جلی کوردی وەجبەیەک مامۆستای مووسڵی و عەرەب و ئەمانەیەنە ئێرە دەرزەڵێنەوە و دوای ئەوەش کە با بڵێن تەلەڤیزیۆنیەتە بۆ کوردستان خەڵک چاو لە جلی بێژەرەکانەکە خەڵک حەز لە گۆران تۆ ئێستا سەیری وێنەکانی کۆنی شاری سلێمانی کە لەگەڵ وێنەکانی لەگەڵ مۆدێلەکانی ئەو کاتێ ئەڵقەمیستەریەکان یەک مۆدێلن چونکە لەسەر بوردە خۆیان لێرە کچان دووری ویانەتەوە یعنی یەکشتن ئەمانە وەکو ئێستا چۆن هەژمونێکەیە و کاتەش دایمەن گەنج حەزی لە تازەگەریە حەزی لە شتی با بڵێن نوێ لە بەریکا بەتایبەت ئەلێرە یا زوڵمەکە لە جلی کوردیەکرێ جلی کوردیەکرێتە بە جلی نەخوێنەوار ینی ئەوەی کە جلی مۆدە لەبەرەکە بۆیە زۆرێک لە ڕۆشنبیران تۆ سەیری ئەوە موشعرەکە پیا هەڵدانەکەن بۆ ئەو کچەی کە سوورە کە جلە کوردیەکەی لابات ینی لە چەند شوێنە ئەمە بینین کە دەستخۆشی و سوپاس لەو کچە ئەکرێت کە ئەو جلە لەبەرەکات ئەو کاتە لێرەوە زۆڵمەکە دەست پێکا کە جلی کوردی بە جلی نەخوێنەواران گرتووە کە پێی وایە جلی کوردی جلی نەخوێنەوار و ئیتر ئاوایە تۆ بەو جلەوە ناسراوە کە ئەمە مامۆستایەکە
ئەو بۆ جلەوە داوامی کردووە ئەو بە زابوونی تەلەبەیە ئەفەندیەکان کاریگەری هەبووە. ئیتر وا بووە ینی جلی ڕسمی دەوام بۆ خۆ جلی کوردی جلی ڕسمی نەبووە ئەو کاتە دروست ئەبێت ئەجا وردە وردە ئەم جلا بۆ نمونە گۆڕانکاری بەسەرایەت بەس ئەوەی کە ئەمێنێتەوە ژنە بە تەمەنەکان هەر لە بەریانە دەستی لیاڵاگن هەتا کە مەکتەبی با بڵێن ئێوارانەکرێتەوە کە حەبسەخانەی کاتەوە زۆرێک لە ژنەکان هەر بەسەر و کڵاوە ڕۆنا و ئەڵێ زڕازڕی ئاڵتونە دەمە لای خۆی و دەرس شەرحەکرا حەبسەخانیش خۆی کێگە بێت لەو تەلەبانە بەڵام ئاسانکاریەک لە جلی کوردی ئاکرێ و کاتەی کە یەکەم کەس کە با بڵێن ئاسانکاری تیاکە حەبسەخانی نەقیبە چکە جلای سەر و پێچێکی لە ڕسمە کۆنەکان بینی سەر و پێچەکەیان زۆر زۆر گەورەیە ژن دایمە نەم سەر و پێچەی کردووە حەبسەخانی نەقیب خۆی سەر و پێچێکی بچووکە کات و ئەڵای کێشیت داواکە لە ژنان کە وردە وردە چونکە با بڵێن خەڵک زۆر چاوی لێ کردووە قیدووە بووە دوای ئەوە لە ناو دەستکارێکی تری جلی کوردی ئەوە بووە کە لە ناو گەلی کووردا لە ناو ژنی کووردا عیب بۆ ژن کەوایەک لەبەر کا بەتانەی نەبێ بەتانەی نا بەتانە لۆکەیە ینی وەکو لێفە دووراوە چونکە هەورامان زۆر بەتابێت لە هەورامانە زۆر زۆر سارد بووە ئەو کەوایە بە بەردەوامی ینی ژنی لە سەرما پاراستووە ئەو کەوایە لە کوردستانە ژنان بەردەوام لە بەریان کردووە کە بە لۆکە ناوەکەی لۆکە بۆ قەمسەڵەیەکی ئەستوری درێژ بوو بۆ خۆی سەرەکەی ئەتڵەس بۆ بە تەقەڵدا دووراوە ئەمە ڕۆژێک ژنانە چن دادەبنە لای حەبسەخان هەڵای حەبسەخانی تر سووتین ئەم جلا تۆ شتێکمان بۆ بکە حەبسەخانی نەقیب هەر لە دیوەخان خۆی کەواکە لابا ئەڵێ بەیانی یەک کەس بەم کەوایەوە نەیەت بۆ دیوەخان یا هێلەک لەبەرکەن یا کەوایەکی ناوکی نەبێت فێر بن ینی بێبەتانە لەبەرکەن ئایشەخانی خوشکی ئاڵێت حەبسەخانەوەی کرد بەس بەخواڵێ من ئەو تا ئەمرێت تەر کەوا ئەستورەکە لەبەرەکاڵێ لە ڕووم نەهات ئەنی ئەلێرەوە ئەڕۆینە ناو شتێکی تریژێ ئەو کۆمەڵێک جلی کوردی تریژێت بۆ نمونە مۆدێلێکی تر ژنان لە خوێنەواریە پێش پیاوان کەوتون ئەفو پیاوان پێش ژنان کەوتون بەتابەت لە بواری بڕوانامەیە لە ناوگەلی کووردا لە بەرەوەی لە حجرەکان خوێنویانە کۆمەڵێک ژن دروست دەبن پێیان ئەڵێن ژنی ئەفەنی ژنە ئەفەنیەکان زۆر پابەندی با بڵێن سەر و کڵاو ئەمانە نابن ئەمانەش جۆرێکی تر مۆدێلێکی تری جلی کوردی دایەت کە ئەم سەر و کڵاو چە من ئەمڕۆ نەمکردوت سەر و کڵاو شتەی لەگەڵان نابێت کاری هونەریەتە پێشەوە بەتابەت لە ساڵانی هەفتاکانە کچە شاریەکان کە ڕوو ئەکەنە جلی کوردی ستایلێکی تایبەتیان هەیە یەک ڕەنگی دروستەکەن بۆ نمونە لە لادەیە کەواکە ڕەنگێک بووە کراسەکە ڕەنگێک بووە لەچکەکە ڕەنگێک بووە بەس کچە شاریەکان کە هێنە ناو کە جلی کوردی لەبەرەکەن بەتابەت بۆ کارە هونەریەکان ئەگەر سەیری کۆرسی گۆرانیەکانی کۆنی شاری سلێمانی بکەی هەوڵێن یەک ڕەنگ بێت ینی ستایلێکی ئەڵێ ئەوە جیاکاریەک دروستەکە لە ناو کچی لادێ و کچی شارە کچە شاریەکان شیفۆنێکی یەک ڕەنگ لەبەرەکەن وردە وردە ئەم ستایلی جلی کوردیە لە ڕێی کاری هونەریە و لە ڕێ ئەمانەوە با بڵێن کەمێک ئەگۆڕێت بەو شێوازە ئەسڵیە خۆی نامێنێت تا ساڵانی هەشتاکانیش ماڵ نەبوو ژنی تیانە بێ بە جلی کوردیەوە ینی ئیلا خانمەکان جلی کوردیان لەبەرا بوو بەڵام لە دوای هەشتاکان وردە وردە ئەم مۆدێلی ماکسی بۆ ماڵەوە ئەمانە ژنان ڕووی تێەکەن ئەلەم فترەیە ڕۆژ بە ڕۆژ جلی کوردی بەرەو کاڵبوونەوە ئەڕوا تا ساڵانی با بڵێن تا پێش ڕاپەڕین ئێمە لەبیرمان نەچێ ئەوش ئەو مێژۆشم لەبیر نەچێ لە سەردەمی بەحسا جلی کوردی ژنان بەرەو چه ئاقارێک ڕۆشت حکوومەتی بەعز زۆر زۆریشی لەسەر جلی کوردی ئەکرد بۆ بۆنەکانی خۆی بۆ ئەوەی بە وڵاتان بڵێ کورد خۆشی ئەوێم و جلی کوردیش زۆر زۆر جوانە بەتایبەت ئەو کەواپولەکانی ئەو کاتە لە بەرەکران یعنی کچێک ئیجبارەکرا ئیلا بێت تۆ بەیانی بە جلی کوردیەوە بی دەکە جلی کوردی و پێنە بێ فەسڵەکری هەڕەشەی فەسڵ لە تەلەبا کرا بۆی بچێ بۆ مەسیرە بە جلی کوردیەوە من پێم وایە لە سەردەمی بەحسا جلی کوردی میزەڵانێک بوو بۆ حکوومەتی بەعز بۆ جوانی خۆی بەکارێنا تا مناڵی ڕەوزە و مناڵی ئیبتیدایی و لە ڕۆژی عیدمیلادی سەدام و لە ڕۆژی سلێمان ئەمانەیە جلی کوردی ینی ئەگەر بیری بێ لای حەسیب ساڵح و باخی گشتی و ئەمانە یەک پارچە هەمووی جلی کوردی کچانە بوون خەڵک هەمووی جلی کوردی لەبەرا بوو تا ڕاپەڕین هاتە پێشەوە کورد بوو بە دەوڵات
وەکو بڵێ خەریب و بڵێن ئیتر زۆر ئیشمان بەم ناسنامەیە نامێنێ وەکو دەسەڵاتێکمان هەیە یان هۆکارێکی ترمان هەبوو گرانی زۆر زۆر تەسیری کردە سەرەوەی کە ژنان سارد بنەوە لە کڕینی جلی کوردی یعنی من لە بیر مەکراسێک لە گرانەکە بە 500 دینار بوو مەبلەغێکی زۆر زۆر بوو خەڵک گرانی بوو لە بری ئەمە خەڵکم 500 بیایە بەمە ئەیا بە قاتێک جل بۆ دەوامیش لەبەری ئەکرد ئەمە بەس بۆنە لەبەرەکرا هیچ ڕێگایەکی ناگر ئەمە هۆکارێک بوو بۆ ئەوەی کە ژنان دوور کەوتنەوە لە جلی کوردی لەبەر گرانی هۆکارێکی تریشمان لە بیر نەچێت خوا کاڕاز ببوورە هۆکارێکی تریش لە دوای ڕاپەڕین بە تایبەت لە کەف و کوڵی ئایدۆلۆژیەتی و حیزبەکان لە شەڕابوون ڕێکخراوە ژنانیەکانیش بامان شەوە لە هەمان سەنگەرابوون ئەوانەی با بڵێن کە چەپ بوون با بڵێن ڕیکلامیان زیاتر بۆ جلی تەنورە و مۆدە و ئەمانە کراوە بوو بە ڕەمزی ئەوان حیزبە ئیسلامیەکان ڕەمزی ئەوان حیجابە درێژەکە بوو هیچ کامێکیان ئیشیان لەسەر جلی کوردی نەئەکرد یعنی ئەم ڕەمزەکەی خۆی ئەوە بوو ئەوی تریش ڕەمزەکەی خۆی گورزێکی خراپ و کاریگەری لە کاتی بوو ئەو گرانیە ژۆکوتم تەسیرێکیە بوو لەو کاتەیە من ئەمەش هەروە ناڵێم ئەگەر بعنی بە دوواداچوونم بۆ کرد هەر هەمویان بە تایبەت چالاکیەکانی ساڵانی نەوەتەکانم هێنا بە دەگمەن جلی کوردیە بینە ژن هەنجلی کوردیان لەبەرە کرد بەس کە من لە چاو ئێستا بۆنەیەکی ئەو ڕێکخراوانە چ ئیسلامی بێت چ هەر ڕێکخراوێکی تر بێت سیرەکەی زۆرینەیان جلی کوردی ژنانەیان لەبەرای ژنەکان هەر هەمویان جلی کوردی لەبەرەکەن دەگمەن جلی کوردی لەبەرنەکە عکس بۆتەوە ئەمان هەر هەمویان هۆکارێک بوون تا دوای ڕاپەڕین تا دوای ساڵی 2023 بارودۆخێکی تراتە پێشەوە کەواتە ئایدۆلۆژیا ڕۆڵێکی خراپی هەبووە لەوەی کە گورزێکی خراپ و کاریگەر بە جلی کوردی بوەشێنێ وابوو یعنی بە چاوی خۆمان بینیمان کە جلی کوردی بەو شێوازەی لێ هات یعنی فتوای خراپی بۆچی تاکی ئێمە کەوێتە ژێر کاریگەری ئاینێکی عەرەبی سەلەفیەت و کاریگەرە بێ پێی و هەمیشە ڕەشپۆش و عەبایەکی ڕەشی سەرتا خواردا پۆشرا و بەڵام ناکەوێتە ژێر کاریگەریە و ئاینە مرۆڤ دۆستیەی کە زانایانی کورد هەیان بووە زانای کورد جلوبەرگی کوردی بە شەرعی زانیوە تەنانەت هاتووە مەرجەکانی کە لە قورئان و لە فەرموودەدا هاتوون مطابقی کردووە لەگەڵ جلی کوردیا هیچ ئیشکالێکی لێ نەبینیەوە مامۆستای مدەڕێز دکتۆر زەڵمی مەلای گەورەی کۆیە کاک ئەحمەد و کاک ناسر و مامۆستا سەعید نورسی ئەو نمونەیە کە مامۆستا ئەحمەدی کاک محمودی شمێنایەوە کە پێی وایە ئەو نمونەیە کە لە قورئان و فەرموودەیە هاتووە کتومەت جلوبەرگی کوردیە بۆچی تاکی ئێمە کە بانگەشەی ئیسلامێتی شیعەکردن ئەکەوتە ژێر کاریگەریە و ئاینە مرۆڤ دۆستیی کورد خۆیەوە ئەمە پێچێ ئێمە دەرچین لە بابەتەکەمان یەک جارێ سەرەتا مرۆڤ ئازادە یعنی ژن چی لەبەرەکەوە ئازادە حەزی بە کامیان زۆر دڵخۆشە پێچێ ئەو با بڵێن لاوازی لایەنە نەتەوەیەکە بوو بێ لە ناو ئێمەیە هەتا هیچ شتێکی تر نییە تۆ بەردەوام بابەتی با بڵێن کەسێکی دەرەوەی خۆ و دایمەن نووسەر عەرەبەکان زاڵ بوون بەسەر نووسەرە کوردەکان ئەمە تەسیرێکی ڕاستەو خۆی هەبووە و یعنی هەستەکەم مفتیە کوردەکانیش هەر ئێتا ئێستش ڕایان لەگەڵ کۆمەڵێک شتە نەچینەوە بابەتەوە دوجار ئەوە بابەتێکە پێچێ زۆری لەسەرکاتە با بڕۆین بزانین جۆرەکانی جلوبەرگی کوردی کامانن ئایا جلوبەرگی کوردی تەنها یەک جۆری هەیە یا لە ناوچەیەکەوە بۆ ناوچەیەکی تر لە پارچەیەکی کوردستانەوە پارچەیەکی ترە گۆڕێ زیاتر ئێمە باز لە جلی کوردی من ژنانە ئەوی بە دوواداچوونم بۆ کردووە جلی کوردی ژنانەیە جلی کوردی ژنانە لە هەموو کوردستانە یعنی لە هەر چوار پارچەکەی کوردستانە یەک جلوبەرگە بەڵام جیاوازیەک هەیە کە تۆ ژنێکە بینی بەو جلوبەرگەوە ئەڵێ ئەمە خەڵکی با بڵێن باکووری کوردستانە ئەمە لە تورکیاوە هاتووە ئەمە لە ئێرانیە ئەمە خەڵکی سلێمانەیە ئەمە با بڵێن ئەمە دهۆکیە ئەمە خەڵکی پشدەرە ئەمانە سیرەکەی هەورامیەکان بەجیا تەوان ئەمە کەی بوو ئەم جیاوازیە زۆر زەقا هەبوو کە ئەم وەکو ئێسە نەبوو بۆ نمونە ئێستا لە هەورامان زیاتر فێسیان کردوتە سەریان و چەند لیرەیەک بەسەریەوە بوون و ژێرچەنەیەکی هەبووە لە سلێمانی سەروپێچ هەبووە و بە هەمان شێوە سەرکڵاوی لەگەڵا بووە لە ناوچەی پشدەر زیاتر سەر و بەستەیەکی با بڵێن ئەو ئینە گەورانەیان بەستووە یان لە شێوازی پشتێنێکی پانیان هەبووە مەنتەقەی قەڵات زێوانەیان ئەمانە هەر هەمویان بەڵام ئێستا بە بۆنەی با بڵێن ئەم مۆدێل و دەستگاکانی ڕاگەاندنەوە
تۆ توانی کەوایەکی بادینی لەبەرەکەی لەگەڵ با بڵێن نازانم چێکی سلێمانەیانی ئێستا جلە کوردیەکەش ئەویش بە هەمان شێوە بەڵام ستایلێکی خۆی وەرگرت و ئەومان لەبیر نەچێت لە دوای 2023ەوە کە باری مەعیشەتی خەڵک باش بوو سەیران و گەڕان زۆر بوون چالاکی ژنان زۆر بوون ژنانێکی زۆر ڕویان کردە جلی کوردی بەڵام هەڵەیە کرا لەو سەردەمەیە بە تایبەت من لەبیرم بێ 2005 و 6 و تقریبان حوتیش خەیاتەکان بە هەڵەیە کاڕۆشتن کە بەداهێنان بکەن لە جلی کوردیە هاتن یەکی ئاهات فەقیانەکەی ئەبڕی یەکی ئاهات فەتحیتی ئەکرد یەکی ئاهات پەرپەڕەی بۆ ئەکرد یەکی ئاهات نازانم چی و چی هێلەکێکی لەگەڵا لەبەر ناکرد یعنی ئەمانە هەمویان ئەوانەی کە خەمخۆری من خۆم و کاتە قسەی زۆرم لەسەر کرد و لە سەریشم نووسی ئەوانەی خەڵکانێکی زۆر دڵسۆزیش بوون کە بۆ ینی بۆ کولتوری کوردی دڵسۆزن ئەو کاتە هاواریان لێ هەسا ئەگەر وا بڕوا جلی کوردیە بێتە عەزی حەفلە تەواو جە کوردیەکە نامێنێت ئەمە هەر هەمووی ئەبێ ڕاگیرێت وردە وردە سیرەکەین ئێستا جلەکە خۆشبەختانە ئێستا چەفتەی لەگەڵاکەن ئێستا سەرکڵاوی لەگەڵا بەسن ئێستا هەم باشبوونی مەعیشەتی خەڵک بۆ نمونە ئێمە کۆمەڵە گاڵتونمان هەبووە زوو بۆ نمونە لە لیرە و چارەکە لیرە و نازانم گەردانە و ئەم کۆمەڵە گاڵتونی زۆر حێل و مێخەک و گۆبەرۆک و تاسکڵاو و ئەمانە کۆمەڵە گاڵتونی زۆر هەبوون ژنی کورد بەکاری هێناون سیرەکەی لە گرانیەکەیان نەمان بەڵام لەم کاتی هەرزانیەیە کە خەڵک مەعیشەتی باش بوو خەڵک دیسانەوە چووە بۆ لای زەڕەنگەرەکان پشتێنی یابەکردن گۆبەرۆک ئێستا ژنان زۆرێکیان هەیەە ئەمانەش یعنی ئەمەش هەنگاوێکی باش بوو دەستخۆشی بۆ هەموو پێشکەشکارە کچانەکەم لە هەر کەناڵێکن لە هەر دەستگایەکەن لەوەتی بەرنامە پێشکەشەکەن بە جلی کوردیەوە پێشکەشیەکەن ئەمە زۆر گرنگە چونکە بتێوێ نەتەوێ دایمەن چاوی خەڵک ڕاگەاندن کار خەڵکێکی زۆر چاوی لەکە ینی دەستخۆشییان لەکەی زۆرێک لە پێشکەشکارەکان لەوەتی هەن جلی کوردی لەبەرەکەن ئەمە زۆر باشە بۆ ئەوەی کە جارێکی تر سیرەکەی مۆدێلی جلی کوردیان دروست کردەوە ئەمانە ئێستا لەم بارودۆخەیە بارودۆخی جلی کوردی زۆر ینی باشە لەبیریشمان نەچێ وەکو بیدایەت تۆ وەکو چۆن ڕۆژی نەورۆز زۆر باشە ئەم ڕۆژە کە دانراوە بۆ ڕۆژی جلی کوردی باشە چونکە تۆ بۆ نمونە من کە بە مناڵەکە وەڵێن بانی بە جلی کوردیەوە وەرە ئەگەر ڕۆژێکیش بێ کە ئیجبارەکرێ لە بەریەکە کە دائیرەکە ئیجباریەکە لەسەر مۆزەفەکەی ئەو ڕۆژارە بێ بە جلی کوردیەوە بێت ئەو بۆ ڕۆژێکیش بێ خۆ لە داوامەکەیە بە جلی کوردیەوە داوامەکە هەر باشە یعنی باشترە لەوەی کە ئەم ڕۆژەش نەبێ ئەجا ئەو با بڵێن کاریگەریەکی تری ئەوەی کە ئێستا جلی کوردی زۆر باشە دەستگاکانی ڕاگەیاندن ڕۆڵێکی باشیان هەیە زۆر باشکەتان خانم ئەو مور و مێخەک و سمڵی و نازانم گۆبەرەک و لە لیر و ئەو شتانەی کە جەنابەت باس کرد لە ڕووی شکۆی کۆمەڵایەتی و خۆ بە شتزانین و ئەوە چه ڕێز و شکۆیەکی بۆ ئافرەت ئایا هیچ ڕێز و شکۆ و حرمەتێکی بۆ ئافرەت تێدا بووە لە ڕووی هەست بە خۆکردن و عیزەتی نەفسەوە شتانەوە باوەڕ ناکەم ژنی زوو بەخوا نەسادە بوون ئەو سەردەمە کە ئەو ژنانە ئەو شتانیان بەکارهێناوە ینی من پرسی و مایوت ینی وا بووە ئەو چۆ بۆکانی بەو سەر و کڵاوە ینی هیچ هینێکیان نەبووە ئەجا ژنی جاران زۆر ئەمە دڵساو بوون بەیەکە وەکو ژنی ئێستا نەبوون لە بەهارێکا چوار قات جلکە ژنی جاران جلی ناو بوخچەی هەبووە ئەم جلی ناو بوخچەیە مناسبە ئەم گرەی کردوێتەوە ئەم جلەی لەبەر کردو جاری وا هەبووە 10 ساڵ ئەوە جلی بووە یعنی هەر وەکو خۆی دایناوەتەوە جلخواستن هەبووە جاران لە بینی کاتە ئاساییەکانە چ جلێکی لەبەر کردووە کاتی ئاساییش ئێستا ئێمە گەر لە دوایە بینە سەر شعری شاعیرەکان کە سەیریەکەی ژن بەو جلە و بەو خشلەشەوە بەو خشلەوە سەیرەکەی مەشکەی ژەنوە چووە بۆکانی مناڵی بەخێ فرمود کە ساڵی جارێ تازە بووە جلێکی تازە بووە ئەگینە ئەو تەنیار یەک کات ژن لە کاتی پرسەیە لیرەکان و سەر و کڵاوەکەی لیرە و ئاڵتونەکەی لێ کردوتەوە پێیان وتۆ کڵاو ڕەشکردنەوە ئەم کڵاو ڕەشکردنەوەی بۆ ئەو بووە کە نیشانەی پرسەداری ئەو کەسەیە کە ئەم ئاڵتونە لەم کاتی پرسەیە ناکا بەخۆیەوە تا کڵاوزەڕیش هەبووە کڵاوزەڕ هەبووە بەڵێ ئەوانەمان این نەکرد باسمان نەکرد بەڵێ کڵاوزەڕ هەبووە ئەمە ئەم ژن لەو کاتی پرسەیە با بڵێن ئەو کڵاوی سەری لا نەبردووە
چکە هەم لەچکەکەیشی جوان وەستاوە تۆ سێری ڕسمە کۆنەکان کە زۆر جوان این بووە ئەمانەی کردووە بەڵام ئەوەی کە کاریگەری هەبوو بۆ نمونە لەسەر جۆری خشڵەکە ژی وا هەبووە فەقیر بووە ئەملەی کۆن بە کڵاوەکەیەوە بووە هیوا بۆ ئەوشی نەبوو مروی پێوە بووە ینی هەر هەیان بووە کچە شێخەکان و کچی ئاغا و کچە دەستڕۆشتوەکان ئەکسەرێت یعنی ئەڵێ لیرە و پشتێن و یعنی هەر بە کیلۆ ئاڵتونیان پێوە باڵتونێکی زۆر زۆریان کردووە بە خۆیانەوە بازنی دەبابە و نازانم چی و کۆمەڵێک ئاڵتونی زۆر زۆر چینایەتی بە هەموو کاتێک چینایەتی تەسیرە کاتە سەر جلوبەرگ تۆ بتوێنێتەوێ لە ڕووی با بڵێن لە هەموو سەردەمێکە ئەوەی باری ئابووری باشترە جلەکەی دایمەن گرانبەهاتر بووە لە کەسێک کە باری ئابووری باش نەبووە بەڵام لەگەڵەوەشا ئێمە من دایمەن معجەبم بە کەسایەتی حەبسەخانی نەقیب دایمەنەوێت ئەو قماشەیە کڕی کە لە بازار زۆر هەرزانە ئەویت قەت جلی گرانی لەبەر ناکرد کە لە هەدیەش بۆی ئەهات کە یەکێک داوای کردووە یەکسەر بە هەدیە پێی بەخشیوە ئەو کەسایەتێکی جوان بووە لە ژنێکی کوردی وەکو حەبسەخانی نەقیبە زۆر باشە کەتان خانم پێم خۆشە هەر وەکو ڕێستێک بچینە خزمەت ئەو نمونە شیعریانەی کە شاعرانی کورد لە دیوان و لە شێعر و بەرهەمەکانیاندا باسی جلی کوردی و گرنگی جلی کوردیا ئافرەتی کوردیان کردووە بە جلوبەرگی کوردیەوە بەڵێ تەمان من کاتێک کە گەڕام بەناو دیوانی شاعرانە شعر زۆر زۆر بوو ینی باسی لەوانە ئەکرد بەڵام ئەوەی کە زۆر سەرنجی ڕاکێشام هێمن هەمیشە زۆر جوان وەسفی ژنی کردووە گۆران هێمن مەولەوی کاتێ شایەک ئەبینێ ژنان هەڵەپەڕن یەک بەیەکی خشڵەکەیان باسەکە و قانەعیش کاتێک گەچێتە شایەکی کوردەواریەوە زۆر جوان باسیەکە اینجا ئەوەشمان بیر نەچێ ئەم شعرانە ئەوە دەرەخەن کە ژنی کورد بەم خشڵەوە ئیشی کردووە ینی ئەمە بە ئینی بووە ئەوشمان لە یاد بێ کە لە تابلۆ شێوەکاراندا هەتا شێوەکارە بیانیەکانە ئێمە سیمای جلی کوردی جلی کوردی ژنانە ئەبینین کە جێگای سەرنجیان بۆتە بڵین ئیلهامی تابلۆیەک ئەگەر بینە سەر شعرەکەی گۆران تەمان گۆران باسی ئێوارە کە کچێک گۆزەیەک هەڵەگرێت و ئەچێ بۆ سەرکانی ئەوەی کە لەم شعرەیە باسیەکە کەمەرە و پەڵپەڵە و گوارە و کرمەک لەم شعرەیە باسیەکە پاشان قماشی خامەک ئەو کاتە زۆر زۆر باو بووە قماشی خامەک گۆران دەڵێت سەرجادە معاتەر کە بە بۆی خونچە و مێخەک بەو لەنجەیەوە بەستە بڵێت وەرشەی خامەک هاڕەی کەمەرە و پەڵپەڵە و گوارە و کرمەک ئێوارەیەوە هەڵگرە سا گۆزەی تازە چەند جوانی بەرەو مەغریب ئەچی زەردە ئەدالێت پڕشنگی خشڵ ئەبلەق ئەکا دەوروبەری ڕێت ڕۆژی دەمی کەل حازرە بۆ پێشکەشی بەرپێت ئێوارەیەوە هەڵگرە سا گۆزەی تازە ئەمە ئەلم شعرەیەمەوەمان بۆ دەرەکەوێت کە ژن ئیشی کردووە گۆزەی پێ بووە ئەمە ماڵتون و زۆر جوانە تاوان ئەم شعرە درێژە و ئێستا ئێمە کاتمان نییە لە یەکێکی تر لەو شاعرانە کە باس ئەکات ینی مەولەویە کە دەڵێت تەمانەچێتە شایەکە ئەبینێت دەڵێت سەدای لاوهەیلا و زڕەی زەرزەنجیر سەڵسەڵە و بانی سەربەنزرەی لاگیر زیلەی گوارە و زرنگەی زەنگڵەی زەڕ لەرزەی نەونەمام لەرەی لیمۆی تەڕ شەوقی زەرق و بەرق فەرقی زەرکڵاو وەرشە و پرشەی خوی کوڵمی بۆ گوڵاو شاخەی شریخەی خشڵی نیمەڕەنگ فڕەی فۆتەی شۆر پاژنۆی گوڵنگ چەنگ تەوان ئەمە دیوێکی ئەمە هینەوە سەیری ئەم شعرە بکەین باسی چیەکە زەرزەنجیر زنجیری ئاڵتونە کە ئافرەتان ئەیدەن لە خۆیان سەڵسڵا خشڵێکە ژنان ئەیدەن لە بەرشەدا بانی سەر پێنجگیرەیە یان پێنج قەرانی کە ژنان دووریویانە بە ناوەڕاستی کڵاوە ئەوەش زڕەیەکێ بووە بەنزرێ ئێوەنراوەیەکی زیوە شەدەی پێ قایمەکرێت لاگیرە زەنگڵە گوارە زەرکڵاو فۆتە گوڵنگ چەنگ ئەمانار هەمویان لەم شعرەی مەولەویە زۆر جوان وەسفیانەکە ئەگەر بینە سەر هێمن زۆر جوان باسی شەنگەبێریەکە شەنگەبێری کە ئەچێت با بڵێن حیوانەکەی ئەدۆشێت سیرەکەی کە بەو هەموو سادەی خۆیەوە زڕەی ئاڵتونەکانیشیە لەگەڵیان هێمن دەڵێت شەنگەبێری ساڵی ساڵان لە کوێستانی لە ناومەڕی
بۆ مەڕدۆشین هەڵت دەکرد ئەو باسکی سپی مەڕمەڕی لەبەر هاڕەی گۆبەرۆک و گوارە و کرمەک و ژێرچەنە نیوەڕۆیە لەبەر بێری کۆڕی مەڕی ڕادەپەڕی چێشتەنگاوان لە دەراوان کە خۆت لێتە کرد پێخاوز بەلەنجەولاری کیژانت شەرمەزار دەبەوە تاوز ئاهەنگی ژین و شادی بوو بەیانی کە تێکەڵ دەبوو شمشاڵی من خرمەی بازن گرم و هۆڕی مەشکەی گاوز ئەمە کورتەیەک بوو لەم شعرەیە باسی گۆبەرۆک گوارە کرمەک ژێرچەنە خرمەی بازم ئەجا ئەمە ئەگەر تۆ وڵایەوە بیکەی بارژنەکەەوە ناتوانانی لێرەوە تاوێ بڕوە ئەو سەیرەکەی یعنی حیوانیشی دۆشیوە و ئیشی کشی کردووە هەموو ئاڵتونانەشی پێوە بووە لە شعری نوێ ئەوەی کە من بینیم شعرێکی شێرکۆبێکەسە لە پای زەمیوانەیە کە شێرکۆبێکەس دایکی بە ڕەحمەت بێت تامرتەر ئەو جلە ڕەسەنە کوردەی لەبەرا بوو کە لە ئەمریکا شاژیا ئەوە جێی سەرنج بوو جوان بوو وێنەیەکی دایکی و پاییزەکە کە دەڵێت دایکم لە پاییز وەکو دەوەنی کەوێڵی شاخێ ئەو دەمەی کزە لە جەرگی ئەدا دایکم لە پاییز واتە لە ڕەنگی بێڕەنگی تەیرێ کە هەرچی وەرزە ئاوارەیەکە پاییز لە دایکم وەکو کۆڵەوانەی پڕ لە سێبەری خەیاڵەکانی سرکەی سەری و ئەو مێخەک بەندەی کە بۆنی مردوو لە گۆشەی عمری گورمۆڵە بوودا وەک بالیفەکەی یەقسە ناکات ئەوەی لەم شعرەی شێرکۆبێکەس هاتووە سرکەی سەری و مێخەک بەند و کۆڵەوانە ئەمانە هەمویان شێرکۆبێکەس لەم شعرەیە باسی کردوون ئەگەر کات مابێت چینە لای قانع طبعا قانع چێ ڕەشبەڵەکێکی جەژنی ولادێ و خەڵک هەڵەپەڕێ طبعا دایما چاوی شاعر چاوی زیاتر کامێرەیە شتانێکە بینێ ینی ئەمێنێتەوە لەسەر و پەڕێ بە زیندوی ئەمێنێتەوە طبعا زۆرترین هەرچی خشڵە قانع هەمووی باس کردووە تۆ ئەگەر بتێ مێژووی خۆ ببینی ئەبێ لە ڕۆمانە ئەبێ لە چیرۆکە ئەبێ لە شعرا کولتوری خۆ بدۆزیتەوە لە نێو شعری کوردیا ژنانە توانن کولتوری خۆیان بدۆزنەوە بۆی ژنی کورد چی بەکارهێناوە ئەڵێ قانع ئەڵێت چارەکەی خامەک ئەکاتە کۆڵی خەرخاڵمەچەکی چەشنی سەهۆڵی ملوێنک لە مل لولە لە سەردەڵ چاوپڕ لە غەمزە ڕوومە تۆپی گۆڵ قەفقەف زەڵفی ڕەش پێچولول وەک مار تێکەڵ لاچەناخ لەسەر تابە خوار بریقەی بەرچاوە و زرنگەی زەرکڵاو ئەگریجەی قرتاو وەک ڕێحانەی تەڕ وەرشەی گوارەگوێ زریکەی لاگیر هاڕەی پڵپڵە و سڵسڵە و زنجیر شۆرتکە و کەمەرە هەیاسەی پشت گۆیە خەتا خوار جوانتر لە گشت کەوشی یەمەنی ڕەوشتی لادێ لە هەڵپەڕکێدا کار خەش پەیدێ کەوا تۆزێ ئاڵ کراسمەی لەو سوور سرکەی کۆڵی بەرقەدا لە دوور ئەو خشڵانەی کە لێرەدا باسکراون چارەکەی خامەک خرخاڵ ملوێنێت لولە لاچەناخ قڵاوزەر گوارە لاگیرە پڵپڵە سەڵسەڵە زنجیر شۆرتکە کەمەرە هەیاسە گۆیەخە کەوشی یەمەنی کەوا کراس سرکەی گوڵ ئەمانە هەر هەمویان لەم شعرەی قانع باس کراون تەمانەوە من بوون ئەمانە ئەگەر با لە شعرەکەی قانع ڕافەیەک یام وێنایەک بۆ ئەم شتانە بکەین کە قانع ناوی هێناون چارەکەی خامەک چییە لەکوێ درراوە لە ڕۆڵی چی بووە لە جلی و بەرگی کوردیە چارەکەی خامە کرد ئەوەی کە پیرێژنەکاندا ئەوانە شتێکی هەجیجیش هەر وەختی خۆی بەڵێ ئەومان لەبیر نەچێژن دایمەن شتێکی یاوە بەشانیان لە ئەمە بۆچی بووە کە جلی کوردی محتەشەمی بووە ینی لە ژنە بەتەمەنەکانم پرسیەوت ئەی بوو ژنشانی ڕوود بێت یانەوە وەکو وڵایەکو سپور دەرکەوتووە ئەیوت ژندا قەت شانی ڕوود نەبووە دایمەن کۆڵەوانە دایمەن شتێکی یاوە بەشانیە لە هەورامان زیاتر مشکیان خانم شتێکی تر هەیە هەیە من ئەڵێ دیم کچێکی جوان لە باری لادەیی بۆ نوێژ ڕادەخا بەرهەڵبێنێ بەرهەڵبێن چییە؟ بەرهەڵبێن هیچ پەیوەندێکی بە جلوبەرگی کوردیەوە هەیە؟ نازانم زۆر بیرمێ شتێکیوە بەزێمە یەک شت هەیە لێرەیە حەزەکەم باسی کەم شتێکی تر هەیە کە ئێستا جلی کوردی هێشتێتەوە پرسەکانە تەواان من دەستخۆشی لەو ژنانە کەم کە ئەچن بۆ پرسە بە جلی کوردیەوە چۆن نەورۆز ڕۆژە شایەکان کاریگەری خۆی هەیە بۆ هێشتنەوەی جل پرسەکانیش ئێستا زۆرێک لە ژنان بە عام یعنی لە هەموو چین و تێژەکان ژنان کەیان بۆ پرسە جلی ڕەش کەوایەکی ڕەش و کراسی ڕەش و ئەمانە لەبەرەکەن زۆر جوانە و لەگەڵ ئەوەشە پرسەکان بوونەتە مای ئەوەی کە جلی کوردی ژنان بە زیندوی بمێنێتەوە
پێچێ مەراسیمی پیاوان کەمترە و ڕێڕەسمەیتی کەتان خانم هەمیشە کە ئەچینە حزوری ژنانێک کە جلوبەرگی کوردیان لەبەردایان بەتابەت بە تەمەنەکان هەمیشە بۆنی مێخەک و سملی و زۆشتی دیکە دێ کە بەرزەڵنگ و نازامچن و ئەم شتانە یا ڕێحانە کە جلی کوردی ئەبینین ئەم بۆنە خۆشانشمان بیرەکەوێتەوە ئەم بۆنانە و لەو زوودا لە ئێستادا چ وەکۆڵی هاو ئاوێزیە یان پەیوەندیەکیان لەگەڵ جلی کوردیا هەبووە وەکو چۆن ئێستا خەڵک ناوی عەتر و معەتەڕ و شتی وازانێ ژنی کورد جاران وەسایلی جوانکاری زۆر ینی کەم بەکارهێناوە ئەوەی کە بەکارهێناوە ئەو بۆن خۆشییانە بوون مێخەک و سمڵی و گوڵاو و سپیا و سابوونی سەر بە کەف لەم دوایە تۆ تاتە شۆر و ئەمانەی بەکارهێناوە و بە هەموو سادەیەکی خۆیەوە جوانی خۆشی و درەنگیش پیر بوون هەمیشە پێستیشیان بەگەشی ماوەتەوە چونکە موادی کیمیایی و موادی تەجمیل و ئەمانە بە هیچ شێوەیەک ژنی کورد بەکاری نەهێناون ئەم ژنانش کە ئەچن بە تەمەنە یادەوەریەکی جوانیان هەیە لەگەڵ ئەم بۆنانەیە تەمان تۆش هەندێک بۆن هەیە تۆ خۆی پێوە ئەگری تۆ باتەوە لای زاکرەی یادەوەری جوان بۆیە ئێستا ژەو ژنە بە تەمەنا من خۆش میانی دایمەن مێخەک و ئەمانە زۆر بۆنێکی تایبەتی لە ڕووی دەرونی و تەندروستیشەوە زۆر لە عەترەکان باشترە هیچ زەرەرێکی نییە یعنی زۆر جا لە چیرۆ کوشتما بۆنی ئەو مێخەکە و ئەمانە لە زۆر شوێنە بەکارمێناوە بەڵێەوە بەشێک بووە خرخاڵ کامەیە خرخاڵ ئەگە وێنای بکەین کامەیە خرخاڵ خرخاڵ بازنێک بووە لە دەستیان بۆ یانی زۆر باش ئەی ملوێنک هەر ملوانکەیە ملوێنێک بەکار هاتووە ئەگەر بەڵێ لا چەناغیش پێم چەناق ئەلێرەوە شۆڕ بۆتەوە هینێکی زیو بووە یا ئاڵتون بووە ئەمانیان بەکارهێناوە ئەی بەرچاوە کامە بووە لێرەکە باسیەکە بریقەی بەرچاوە و زرنگەی زەرکڵاو بریقەی بەرچاو پێچێ لێرە ئاڵتونێک نەبێ بەکاری باسی کردبێ قانە زۆر باشە کەتان خانم چی بکرێ لە پێناو هێشتنەوە و بەردەوامیدان و گرنگیدانی زیاتر بە جلوبەرگی کوردی ئایا تەنها ئێمە پێویستە لە نەورۆز و تازیە و شتەکانی ترا جلوبەرگی کوردیمان هەبێ یان بۆ منە چی شتێکی تر بکرێت کە بەردەوام لە بەرچاومان بێ و لە زۆر بۆنە و بواری دیکەدا بیپۆشین یەکەم ڕاگەیانەکان زۆر ڕۆڵە بینن بە دەرەجەیەک یعنی ڕۆڵیان هەیە لە بڵاوکردنەوەی مۆدێلاتە بە هەموو شێوەیەک ڕاگەیاندن واتە مۆدێل ئەمانە هەر هەمویان ڕۆڵە بینن دوای ئەوە ئەو بۆنە و یادانە کە ئەکرێن بۆ نمونە هەندێک شت هەیە تۆ ئەو کەسە ئیجبارکە لەسەر جلە کوردیەکە ینی ئێستا تۆ ئەگەر بەرنامەیەکە هەبێ هەموو میوانێکە ئیجبارکەی بە جلی کوردی ئەمە زۆر باشترە لەوەی کە بڵێ چۆنیی دووەرە ئەو ئیجباریە زۆر هەندێک کات باشە یعنی ئێستا بۆ نمونە کەناڵێک یان کەسێک بێتە پێشکەشکاری بەرنامەڵێ من مەرجمەوەیە کە تویتە ئێرە جلی کوردی و لە بەرابێ هەندێک بەرنامە هەن ئاوان دەستخۆشیان لەکەم ینی شتێکی باشەکە تۆ دای من بەو شێوازە دەرکەوی اینجا ئەو ینی خەڵکیش خۆی تۆ خۆ ڕێز لە جلوبەرگەکەی خۆ بگرە ئەو کاتە خەڵکیش ڕێزی لێ ئەگرێت کاتە ئێمە بەدەست خۆمانە ئێمە بەکەم سەیری جلی کوردی نەکەین کاتە لە دەرەوەی خۆشمان ڕێزی لێ ئەگیرێت و کاری هوەری ئەمانە من جارێکی ترێڵێمەوە زۆر گرنگە بۆەوەی کە کولتوری خۆ بە خەڵک بناسیێنیت ئەمە زۆر گرنگە کە من لە کاری هوەریە جلی کوردی جارێکی تر دەرخەمەوە ئێستا ئەگەر کەسێک درامایەگەکە پارەیەکی زۆری تیا سەرف ئەکا باو کەسە کە سپۆنسەری ئەکا مەرج دانێت ینی بڵێ من مەرجمەوەیە جلێکی کوردی ئاوا بێت ئەکتەرەکان ئاوا بێت دایکەکە ئەمەی لە بەرابێت نەنکێکی تیاابێ ئاوا بێت ئەمانە زۆر گرنگن جارێکی تر خەڵک چونکە وەکوتم ڕاگەاندن ڕۆڵێکی گەورە بینێت خۆیشمان ینی هەر کەسە و من لە زۆرەوە کۆڕ و میوانی بەرنامە ئەمانم ئەگەر زۆر بارودۆخیژین بێ دایمەن سەرکڵاو و جلی کوردی و ئەمانم دایمەن کردووە هەستیشم کرد کەسانێکی زۆر دوای من چاو لێ ئەەکەن بتەوێیانەتەوێ هیچ نەبێ پرۆفایلی فەیسبوکەکە و ئەوە بێ هیچ نەبێ قسەی لەسەرکەی ئەمان هەر هەمویان ڕۆڵی گەورە بینن خەڵکی ژواز لە ئایدۆلۆژیەتێکی وشک بێنێت و ڕێز لە ڕابردوودا لە نێو کۆڕی سیاسی و کۆمەڵایەتی لە دیوەخانەکاندا عادیلە خانم و حەبسە خانمی نەقیب و حتا مینا خانمی ژنی قازی محەممەد بە ڕەحمەد بن
ئەمانە کە جەنابیشت ئاماژەت پێ کردووە کە دەرکەوتنی ژنانی دیار لە بواری سیاسی و ڕۆژبیری و هونەری ڕۆڵیان هەبوو. بۆچی لە ئێستادا هونەرمەندەکانمان بە کەمی سیاسیەکانمانەوە هەرمە پرسەر بەجلی مۆدەوە چنە پەرلەمانە چنە مەکتەبی سیاسی حیزبەکانیان ئەمە تا چەند پێویستە جارێکی تر ئەمانە ڕەچاوی ئەوە بکەنەوە کە سیاسەکان کە هەمیشە بانگەشەی نەتەوەگەرێتی و پاراستنی نیشتیمان و سیمای نیشتیمانێتیەکەن بۆچی ئەوان گرنگی بە جلوبەرگی کوردی نادەن؟ ئێستا لە چاو جارانە ئەکرێ من باسی ژنە سیاسیەکان بکەم لە چاو جارانە زۆر باشن زۆربەیان یانی ئەوانە هەندێکیان منە ناسم لێرە نەوەک ناوی یەکێکیان دوانیانم لە بیر چێ ینی هاوڕێم هەیە بەزدانانی ژلی کوردی لە بەرەکە ژنانە کە لای ئێمە تۆزای ساردەوەمانە. ئەگەر تۆ مەقسەڵەوە بێ بۆچی ئەو کاتەوە بۆ کاتە هەر خۆی وەکو ئێمە باسمان کرد لە بیستەکان و لە سیەکان و لە شەستەکانە جلی یعنی جلی ڕسمی بووە جلی کوردی ینی جلی دایمی بووە جلێک بووە بەعام خەڵک لەبەری بووە ینی لە حەبسەخانی نەقیب ئەو بەدیلێکی نەبووە بۆ جلی کوردی هەر ئەوە بۆ جلەکە ینی ئامی لە هەموو سلێمانیا ئەوانەی کە چوونەتە دیوە خانوات و هەمووی ینی جلە کوردیەکەیان لەبەرا بووە. تا لەم دوایە وەردە ژنان کە تەخەڕۆجەکەن ئەچن بۆ بەغاویێنەوە تا من لە حەزێک ئەلێرەیە بۆمان دروست ئەبێ عەبا بە هیچ شێوەیەک ژنی کورد عەبای نەکردووە جلی کوردی عەبای نەویستووە. کاتێ هێنی هەرۆڵد هێنس کەیت بۆ کوردستان ئەگەڕێ وەرگێڕەکە لەگەڵ یەتی زمانی ئینگلیزی ئەزانێ وەرگێڕێتی ینی کچێکی سلێمانەیە وەرگێڕە پەچەو عەباکە کە ئەچن بۆ لادەکان کچی لادێ ئەڵێ پەچەو عەبای ناکرد جلی کوردیان لەبەرا بوو پەچەو عەباشیان ناکرد بەس وەرگێڕەکەی ئەم کە خوێنەوارە ئیکا لەبیرمان نەچێ ینی کچی کورد بۆی بخوێنێ ئەو یعنی بۆی بێخەم هاتوو چۆبکە بەناو بازاری بتە من زیاتر مێژووی سلێمانی باسەکەم عەبایەکیان ناوە بەسەر جلە مۆدەکەیە بۆی ئازاد بن ینی پەچەکە لادە لە زۆر شعری کوردیە ئەو پەچەیە هەبووە ینی ئەو پەچەیە بازەکرێ بەڵام هەتا لەم دوایەیە گەشتە هەورامان عەبا ژنی هەورامان هەر عەبای ناکرد ژەڵێ نیقابێ لادە لەو چێهرە ببینە مامەڵێ بالضبط ینی تا لەم دوایەشە لە هەورامان ژن عەبای ناکرد هەر ئەو کۆڵەوان ئەو مشکیان ناوە بەشانیان ناو جلە کوردیەکە خۆی ئەو منە محتەشەمە لە عەبا محتەشەمترە خەسڵەت و تایبەتمەندی ئیسلامیەکەشی تێدایە بەدەل لە لایەنە نەتەوەیەکە بەڕای ینی کۆمەڵێک کەسی دیار هێناومە ئەڵێ ئەو جلە کوردیەی ژنان لەبەری ئەکەن لە کوردستان بە هەموو شێوەیەک ئەو سیفەتانەی تایە کە لە جلێکی شەرعیە هەیە ئیتر ئەو کەسە خۆیەتی یەت دەستکاریەکە بە شێوازێکی تر ئەسڵەکەی ئەمەیە ئەسڵەکەی ئەوە بووە ئیتر لە دوای کەسێکی کەیت شێوازێکی کە لەبەریەکە ئەوە جیاوازە گینا جلی کوردی ئێستش تا ئەم لەحزەیە ئەوەش کە بە دەستکاریەکە شەو لە جلەکانی تر هێشتا محتەشەمترە کاتێک کچێکی گەنج لەبەریەکە زۆر ڕێک بێت. زۆر باشە هونەر ئێمە کە زنجیرە درامامان نییە بەڵام هونەر بە شێوەیەکی گشتی چۆن نەتوانێت ڕۆڵ بگێڕێتەوە بۆ جلوبەرگی کوردی؟ خەمخۆران دانیشن ئێمە یەک دنیا ڕووداوی مێژوویمان هەیە ئەمانە هەر هەمویان تەوان بابەتە مێژوویەکان تا دوور بڕۆی جلە کوردیەکە زیاتر ڕاستەنایەتی تایە ئەمانە بکرێنەوە بە درامای چەند ئەڵلقەی تەوان دایمەن ئەڵلقا زیاتر کاریگەری هەیە لەسەر خەڵک لە فلیمێ کورتەیەکی فلیمێکی نیم سەعاتی یا سەعاتی چونکە بەوەش ئازانیمان ئێمە درامات تەسیرێکی کردە سەر خەڵک 150 ئەڵلقا یعنی 150 سەعات غەسل دەماخی کردووە بۆ من ینی کچێک کاڵێ من ئەمە سامین ئەڵلقەمە دانیشم بە دیارم ئەڵلقە تورکیەوە یعنی 100 سەعات 100 حازەڕی یەک سەعاتی تەسیری تێەکە ئەبێتە بە خولێکی ئینگلیزی دانیشتا فێری زمانەکەژە هەر شتێکی تری بکردایە یعنی ئەو یەک سەعاتە من لێرەیان بەسم لەوەیە دراما زۆر زۆر تەسیری هەیە دراما کوردیەکان جارێکی تر ئەتوانن ئەو وەکو چۆن ئەم شاعرانە ئەم خشڵ و زێڕی زیۆی ژنانیان بە زیندویەتی هێشتێتەوە ئەوانیش ئەتوانن بە هەمان شێوە لە نووسین ئەتوانێ گرنگی و ڕەسەنایەتی و بەردەوامی بە جلوبەرگی کوردی بدات تۆ وەکو چیرۆک نووسێم وەکو شاعیرێک ئەو وەکو نووسەرێکی فکری ئەو وەکو نووسەرێکی کۆمەڵایەتی ئەتوانین بۆ منە لە نووسیندا وێنای جلی کوردی بدەینەوە بە خەڵک یان جارێکی تر خۆشەویستی جلوبەرگی کوردی بدەینەوە بە خەڵک نووسین ئەگەر لێکۆڵینەوە بێت لەسەر جلی کوردی ئەگەر لە چیرۆکێکا بێ ئەگەر لە شعرێکا بێ بە تەکید یانێ سەو شعرەی شێرکۆبێ کەس کە باسی کۆڵەوانەکەی دایکی ئەکا لە لای ئەگەر کەسێک کە سادەبێت لە لای من شتە
چکە ئەو ئەلەویا جلی کوردی کەی دایکی نایەتی ئێرە زیینووی کردوتەوە ئەو شێوازەی دایکی زیینووی کردوتەوە ئەگەر طبعا ئەگەر شعرێک شعر بێ ئەگەر چیرۆکێک لە ئاستێکا بێ گە ڕۆمانێک لە ئاستا بێ واتێ زیندوو هێشتنەوەی ئەو ڕووداوە هەر شتێکی تر بە زیندوی ئەمێنێتەوە بەلنسینا بە تەکیید یعنی ئەوانە هەر هەمویان زیندوی ئێڵمەوە کۆتا قسەتان لەسەر جلی کوردی و ڕۆژی جلی کوردی پێم خۆشە گوێبیستی کۆتا قسەت بم دەستخۆشیتان لێ یەکەم ئومێدەوارم ینی هەر ڕۆژێک نەبێ لەم ڕۆژەیە لێکۆڵینەوە توێژینەوە قسەی زیاتر لەسەر جلی کوردی بکرێ خەمخۆری زیاتری بۆ دەربخرێر ئەوە نەبێت جلێکی کوردی لەبەرکەین و داینینەوە تا ساڵێکی تر بەڵکو لەم ڕۆژەیە کە ڕۆژی جلی کوردیە بە خەمخۆریەوە بێنە مەیدانەکە چونکە ئەگەر ئاوا بڕوات ینی خەریکە ئەگەر کۆمەڵێک ژنی بەتەمەەن هەن نەمێنن لە ماڵەکانە لەگەڵ خۆیانە هەموو بۆن و بەرامە و هەموو ئەو جوانیانە بن لەگەڵ خۆیانە چکە ئێستا جلی کوردی کاڵ بۆتەوە وەکو جارانەمە زۆر سپاس و بەڕێز کەتان خادمی شاعیر و چیرۆکنووس کە میوانی ئەمڕۆی بەرنامەکەم بیسپاتم بیدەنانی بەڕێز و خۆشەویست زۆر سپاس بۆ ئێوەی عزیزیش تا بە گەشتنەوەی تر بەخوای گەورە مێهرەبانتان ئەسپێرم هەموو ڕۆژێکتان پڕ لە خۆشی و ئاسوودەیی بێ و هەمووتان بە پیرۆزیەوە چاو لە جلوبەرگی کوردی بکەن خواتان لەگەڵ هەر شاد بن